دوێنێ ڕۆژی جیهانی سینەما بوو دیارە لە تەواوی جیهانە چەندین چالاکی بەڕێوە چێت بمبۆنەوە وازانین کە سینەماش بابەتێکی گرنگ و لایەنێکی گرنگی تەواوی با بڵێم ئابووری بەشێک لە وڵاتە زلهێزەکانی جیهانە بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستانیش ساڵانە چالاکی بە ئەنجامەگەێنرێ بۆ هاتنی ئەم ڕۆژەوە بۆ ئەم ساڵیش لە شاری هەڵەبجە بۆ بۆنێوە 6 فیلم توانرا نمایش بکرێت. خاوەن سینەمای لە ڕیز وڵاتانی خاوەن ئەم هونەرەدای ئێستا لێرە بۆ بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە پیرۆزە تەنانەت خەوشەکانیشان دەدەن بە دنیا ئەم هونەرە لە دنیای ئەمڕۆماندا بە ئەندازەی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە بە مەبەستی ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی سینەما و دووپاتکردنەوەی پاڵپشتی بۆ سینەماکارانی کورد مەراسیمێکی تایبەتی بەم بۆنێوە ڕێخست. مەراسیمەکە بە ئامادەبوونی ژمارێکی بەرچاو لە هونەرمەندان شەیدایانی هونەری فیلم و سینەما بەڕێوەچوو وەک ڕێزگرتنێکیش لە بەرهەمی سینەماکارانی کورد 6 کورتە فیلم نمایش کرا. سینەماکاران خۆشحاڵ بوونەوەی لەم ڕۆژەدا بە نمایشکردنی فیلمەکانیان بەسەرکرانەوە و ڕێز لە کارەکانیانرا. ئەخوازن لایەندەدا لە ئاستی باڵاتر گرنگی زیاتر با سینەما بدرێت. بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجەش دەڵێت ئەگەرچی خاوەنی چەندین فیلمی سینەماین خۆشبەختانە سینەماکارەکانمان توانیوێنە بە کارەکانیان ببنە خاوەنی چەندین خەڵاتی نێودەوڵەتی بەڵام ئێمە گەلێکین هێشتا قەوارەمان نییە بۆیە لەم بوارەدا هێشتا وەک پێویست نەمانتوانیوە بەرەو پێشچوون بە خۆمانەوە ببینین. لا کۆتایی نمایشکردنی کورتە فیلمەکانیشدا ڕێزنێنان بەخشرایە دەرهێنەران. شیتر ناتوانم بەردەوام شێرە کوڕەکەم شێر هەستە کوڕەکەم هەستم لەوێ نێ کوڕەکەم فیلمەکەی من بەنای فیلمی ژووری سوورەوە کە پێراژ لە فستیڤاڵی سلێمانی خولی پێنجەمین بەشداری کردبوو پاڵێوراوی خەڵاتیش بوو و هەروەها لە دەرەوەی وڵات لە چەندین وڵات یەکێک لەوانە لە فستیڤاڵێک لە ئیتالیا کە خولی 25مین بوو خاوەنی باشترین ئیخراج بوو. طبعاً شانازیە بۆ من کە بتوانم لە ڕێگای ئەم فیلمەوە یعنی پەیامێک بگەێنم بە خەڵکی هەڵەبجەیش کە زۆر خۆشحاڵم کە ئامادەبوونیان لێرە ئامادەبوونیان هەبوو بۆ بینینی فیلمەکە ئەوە زۆر خۆشحاڵی کردم چونکە هەرچەنە ئێستا ژنانی هەڵەبجە زۆر سەرکەوتون و زۆر پێشکەوتون و هیچ ڕێگرێک نییە لە بەردەمیانە کە بتوان خۆیان بە لاوازی پیشان بن. زۆرم پێخۆش بوو کە ئەوانش بینەری فیلمەکەم بوون. پیرۆز دنیا زۆری ساردە دەزانم متمانەت بە شێرۆبی ئاگاو لە خۆبی شێرەکەم ئامادەی بابڕۆ پیرۆز سپاس بۆیەوە بە خۆشحاڵیەوە کە ئەمڕۆ 27 دوانزە ڕۆژی جیهانی سینەما لە شاری هەڵەبجە فیلم نمایشکراوە فیلمەکان ئێمە بانگەشکرا بۆم ئیڤێنتە زۆر دڵخۆش بووین پێی و جێ ئەوەیە کە هەڵەبجە بۆ من دووجار جێ دڵخۆشیە چونکە ئەزمموی هونەریم زۆر لێرە بەسەر بردووە. بێگومان فیلمەکە ئێمە فیلمی دوایین دیدار شاماوەی فیلمەکە 16 خولەکە بەشداری چەندین فستیڤاڵی کردووە لە دەرەوەی وڵات
فیلمەکە باز لە خوشکوبرایەکی بەجێماوی ئەنفالەکات کە دوجار لە خانەیەکی بە ساڵات چوانە لە دوای تەمەنێکی زۆر بەیەکشا دەبنەوە. بێگومان بەس لە سینەما ئێستا لە جیهانە شۆڕشێکە سینەما ئێستا لە جیهانە ئەتوانێت زمانی زۆربەی نەتەوەکان بێتەوە ئەتوانێت پەیامی نەتەوە ژێردەستەکان بگەێنێ بە جیهان بە دەرەوەوە پێناسەکردنی جینۆسایدەکانیان ئەو تاوانانەی دەرحەق بە مرۆڤ کراوە لە ڕێگەی سینەماوە نمایش بکرێت. ئەگەر باسی ئەوە بکەین کە لێرە حکوومەتی هەرێمی کوردستان کاری بۆ کردووە من پێم وایە نەخێر لە ئێستایا کارێکی ئەو توی بۆ نەکراوە چونکە سینەما لێرە نەکراوە بە کلتور نەتوانراوە بەرهەمەکانمان لەسەر ئاسی ناوخۆی یان ڕنگدانەوەی واقعی خۆمان بێ مێژووی خۆمان بێ ژیانی ئینسانی کورد بێت. عزیزم ماندووە بین کە گەڕانەوە حەزمان لە شۆرباوە. ئەمڕۆ ڕۆژگیانی سینەمایە لە تەواوی دنیاە ئەم ڕۆژە بەرچوو پیرۆزڕایگیرێت وەک بەڕێبەتی گشتی و ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە لەم ڕۆژەیە هاوکار و پشتیوانی خۆمان جارێکە بۆ سینەماکارانی لاو دووبار کردەوە کە ئەمڕۆ بە نمایشکردنی کۆبەرهەمی سینەماکارانی شارەکە کە حوزوریان هەبوو بۆ خۆیان نمایشی با بڵێن فیلمەکانیانمان کرد و جارێکە پشتیوانی خۆمانمان بە دووبارەکردنەوە بۆ خۆتان نەزانە سینەما ڕۆڵی گەورە و کاریگەری هەیە لە تەواوی دنیاە بەتایبەت لە بواری فەرهەنگ و کولتور و زمانە و پاراستنی فەرهەنگی نەتەوەیمان ئەوە بەڵام بۆ خۆتان نەزانن لە ماوەی 30 ساڵی ڕابردووە لە ماوەی 30 ساڵی حکومڕانی کووردا بە سەدان فیلم بەرهەماتون بەشێکیان فیلمانش بوونەتە براوەی خەڵات لە فیستیڤاڵە نێودەوڵەتەکانە بەڵام بەداخەوە هێشتا ئێمە لە ئاستی سینەمای جیهانی دانین ئەوەش ڕەنگە بۆ نەبوونی قەواری سیاسیمان بگەڕێتەوە بە هیواین لە ساڵانی ئایندەیە بتوانین بودجەی تایبەت بۆ بوارە تەخسیسکەین و سینەمای کوردیش بگەینە ئەوەستە. بڕە بەخوا یەک شەقاوی دیکە نایەمە پێشێت ناتوانم کاکە کەسی لێ نییە باشەوە دەست بە پرتە پرتە کردەوە. بەڵێ ئەمڕۆ ئێمە کۆمەڵی فیلمساز لە شاری هەڵەبجە ڕۆژی گیانی سینەمامان بەرزڕاگر بن نمایشکردنی کۆمەڵێک کورتە فیلم دوو لەو کورتە فیلمانە بەرهەمی ئێمە بوو یەکێکیان ناوی نیەوە بوو ئەوی تریان ناوی واژۆی مەکەن ئەم دوو بەرهەمە لە ڕاستیە تاوەکو ئێستا ئەم دوو بەرهەمەمان بەشداری فستیڤاڵەکان پێ نەکردو بەڵام بەرهەمێکی کەمان هەبوو بە ناوی چاوینان ئەو فیلمە زیاد لە 35 فستیڤاڵ بەشداری کردووە کۆمەڵی خەڵات لە باشترین دەرهێنان باشترین ئەکتەر باشترین مۆسیقا ئەم خەڵاتانی بردوێتەوە خەڵاتی لیژنەی دادوەران لە کۆمەڵێ فستیڤاڵە ناوخۆی و جیهانەکان بەشداری کرد لە ڕاستیە سازکردنی ئەم جۆرە چالاکیانەوە پیشاندانی بەرهەمی هونەرمەندان و فیلمانی کە بەرهەمە هێنرێ و بۆی بکەوێتە بەردیدەی خەڵک کارێکی زۆر زۆر گرنگە و ئەبێتە هاندانێک بۆ فیلمسازان بۆی کە بەڕاستی کاری باشتر بکەن دەرفەتێک دروستە بێ بۆ دیالۆگکردن بۆ نەقدگرتن لە ئەو فیلم و بەرهەمانی کە نمایش دەکرێ. ئێمە یەک گرفتمان هەیە لە شارێکی وەکو هەڵەبجەیە بە تایبەتی لەو شارانەی ئەوانی دەرەوەی شار جگەل لە پارێزگاکان گرفتەکە ئەوەیە سینەما کاری گروپیە کاری دەستە جەمعیە یعنی چەندین تایبەتمەندی جیاوازی تایە کاری جیاوازی تایە هەر لە وێنەگرتن و ڕووناچی و کاری دەنگ و هەتا گریم و ئەم تایبەتمەندیانەمە هیچیمان لە ناو پارێزگایەکی وەکو هەڵەبجەیان نییە ئەمە بەڕاستی ڕووی دەمەکەمە دەستگا ڕۆشنبیریەکان ڕێکخرا و سندیکا هونەریەکان و خەڵکانی دڵسۆز بەڕاستی هانی گەنجانی هەڵەبجە بدرێ بڕۆن مەسەن لە کۆلێژێکی وەکو سینەما بخوێنن و بەشداری ئەو کۆڕە و خولانە بکەن کە تایبەتە بە فێربوونی هونەرەکانی سینەما بەڕاستی بۆی کە لێرە بەرهەممان هەبێ بۆیە من زۆر جار ناچار بووم بەرهەمەکان بمە دەرەوە یان لە وڵاتی وەکو ئێران بەرهەمی فیلمەکانم هێناوە چونکە بەڕاستی ئەو تایبەتمەندیانەمان لێرە نییە و بە ناچاری ئەوم کردووە.